سەبارەت بە ئاڵۆزیەکانی ناوخۆی ئێران و خۆپێشاندانەکانی ناو ئێران گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر مەجید حەقی شارەزا لە کاروباری ئێران دەکەین بەڕێزیان لە فنلەند لە هێلسینکی لەگەڵمان دەبێت. دکتۆر سلااوت لێبێت ئەمە نزیکەی 20 ڕۆژ تێپەڕ دەبێت بەسەر و ئاڵوزانی کە لە ناوخۆی ئێراندا هەیە. مەسار و ئەو ڕەوتی ئەم خۆپێشاندانانە دواتر چی بەسەردێت دوای ئەم هەڵوێستانی کە خامنەی باسی لەوە کرد کە ئێمە دڵمان بۆ ژینە ئەمینی دەسووتێت. گەلی ئێران پێش ڕووداوەکان کەوتووە پێش ئەوەی کە لێکڕۆینەوەکان تەواو بن ئەوان هەڵوێستیان هەبووە. تۆ چ قسەیەک تەیە لەسەرەمە؟ سلااو ڕێزم هەیە بۆ ئێوە و بینەرانی بەڕێستان. لە ڕاستیدا ئەمەی کە خامنەی کوتی منی بەبیر قسەکانی کۆلۆنێل قەزافی هێنا لە دوایین ساتەکانی لە ناوچوون ئەو کاتیش ئەو کەسانێک خۆپێشاندیان دەکرد لە لیبیدا لە سەنعادا ئەوانی ببوون لە پایتەختی لیبیادا ئەوانی تاوانبار دەکرد کە کۆمەڵێکی گەنجی نەفامن کە خەریکی خۆپێشاندانن. ئەوەی کە خامنەی دەڵێتن کە دڵی بۆ ژینا سوتاوە بەبێ ئەوە کە ناوەکەی بڵێتن ئەگەر لەبەرچاو بگرین کاتێک کە جۆرج فلۆید لە ئەمریکا کوژرا بە لەوێدا بزاوی بلاک لاف ماتر دەست پێ کرد. خامنەی یەک مانگی تەواو ڕۆزەخوانی کرد بۆ ئەمە لە حالێکدا ناوی تەنانە ژیناشی نەهێنا. دڵسوتانی ئەومە پێم وایە بەردەوە کە پەیوەندی بە دڵسوتانی ئەو بوو گیان لە دەستانی ئینسانێک بێتن بۆ ئەوەیە کە بە دوای ئەودا شۆڕشی ژینا دەست پێ بوو سەرهەڵدانی خەتی گەلانی ئێران دەست پێ بوو و لەوەدا خامنەی زۆر نیگەرانە. دوایانی دیکەی مەسەلەکەیەوەیە ئەگەر سەرنجتان دابێت بە قسەکانی خامنەی لە قسەکانی خۆیدا زۆر نیگەرانی بە تایبەتی سەرهەڵدانی کێشەی نەتەوەتیە کە لەوێدا بە تایبەتی باسی کێشەی کورد و باسی بەلوچستان دەکات بە هەوڵ دەداتن وان نیشان بدا کە خەڵکی کورد و خەڵکی بەلوچستان هاوپەیمان یا داهێنگری کۆماری ئیسلامی ئەمنی لەوەدا دەترسێ ئەو بایەخوانەی کە لە کوردستان دەستیان پێ کرد بایەخی سێکولاریزم سیستمێکی دموکراتیک مافی مرۆوی یەکسانەی ژنیا و کە لە دروشمی ژیان و ئازادیدا خۆی کوردکەوە لەوە دەترسێ کە ڕۆژ بە ڕۆژ بڕۆتە پێشی. من پێم وایە ئەمەی کە خامنەی لەو بارەدا هەندێک فەرمانی دا دووبارە پەنابردن بۆ سەرکوتە پەنابردن بۆ تەنبیهکردنی خەڵکە و هەروەها پەنابردن بۆ بەکاربردنی زۆر و زەبر و زەنگی زیاترە چونکە پشتیوانیەکی تەواو لە هێزەکانی ئەمنیەتی ئەو وڵاتە نیشاندا بوو. بەڵام یەک جیاوازی هەیە جیاوازەکەوەیە کە بە پێچەوانەی سەرهەڵدانەکانی ڕاستوو ئەم جارە دەتوانین باسی جۆرێک لە شۆڕش بکەین چونکە یەکمەوە کە هەموو خەڵکی ئێران هەموو نەتەوەکانی ئێران بە هەموو چین و توێژەکانەوە دژی کۆماری ئیسلامی ئێرانەوە بەرز بوونەتەوە لەناو دەستگای ڕێبەری کۆماری. بەڵام ڕێبەری ئێران دەڵێت ئەمە پلانی ئەمریکایە و ئەمەی کە دەهەیە وەکو پیلانێک لە ناوخۆی ئێران کاری لەسەر دەکات بۆ ئەوەی لە دژی حکوومەتی کۆماری ئیسلامی ئێرانە. بۆیە ئێمە هەوڵ دەدەین کە ئەمەی بە ئاژاوە جێڕی ناوبرد ینی چۆن بیاوێت ئەمە کۆنتترۆل بکرێتەوە بۆ ماوەکانی داهاتوو. کێشەی خامنەی و کۆماری ئیسلامی ئەوەیە کە لە ڕاستیدا دەنگی خەڵک نابیست بۆنەوەی ئەوەیان نییە کە یەک لە خەڵکی ئێران بەتایبەتی نەوەی نوێ کە گەنجەکانن بەتایبەت لە شەقامەکاندا لە زۆنکۆنگدا لەوە تێ بکەن. ئێمە باستە دوو کولتوری جیاواز دەکەن دوو جیهانی جیاواز دەکەن. جیهانی کە خامنەی بەخۆی سازی کردووە بە پێی وایە هەرچی ئەو دەڵێن حەقە و هەرچی بە پێی ئەو دەڵێن ناحەقە بە پێی وایە خەڵکی ئێران بە گەنجانی ئێران نەتەوەکانی ئێران جەمشەد ناتوانن بخۆیان بڕیار بدەن لە پەیوەندی لەگەڵ چارەنووسی خۆیاندا دەست بە داخوازیەکان جێگای پرسیارە دەوڵەت چ سیستمێکە کە ئەوەندا دەوڵەتانی دوژمن بە تایبەتی ئەمریکا و ئیسرائیل و بریتانیا نفوذ بکەن لەناو خەڵکەکەیدا لەناو چەمبیرانیدا لەناو جەنجانیدا لەناو وانیدا لەناو بەڵێن سلێبریتەکان ئەواندا ئینسانی کە بڕیاردن مامۆستای زانکۆن چۆن دەتوانێت ئەوەندە ئەگەر ئەو سیستمێکی دادپەروەرانە خاوەندە سەڵاتێکی وا بە خەڵکەکە خۆش بێت. باشە ناسر کەنعانی گوتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ینی زیاتر تەرکیز لە قسەکانیدا تەرکیزی لەسەر ئەوە دەکردەوە کە ئێران کێشەی نەتەوەیی ینی باسی تەرکیزی لەسەر بابەتە نەتەوەییەکان دەکردەوە. ئەم مەسەلەیە چ پەیوەندیەکی بەم خۆپێشاندانانەوە هەیە؟ ئایا گرێدراون بەیەکەوە یاخود چۆنە لە دیدی دەرەوەی ئێران وە لە ناوخۆی ئێران وە تۆش چڕابۆچوونێکە سەبارەت بەم قسانەی هەیە؟ ئەمە پێم وایە ئێستا کە بزاوی بابڵێن سەرهەڵدانی ژینا یا شۆڕشی ژینان لە کوردستاندا دەست پێ بوو کێشەی کورد لە ئاستی سەرانسەری ئێراندا دانی پێدەهێنرا. دانی پێهێنرا ڕۆژنامەکانی
ایرانی روزنامه دولتیان ایرانی در وزارت نوخوی تا بدوکات وزارت دروا حاول دادن ترکیز دستر او بکنه که خلق دوباره لدابشگونی و که تجزیه ایران بترسیدن و او که به تایبتی ناسیونالیسم فارس و فارسکانی دروا و نوخوی ایران باور راضی بکن که دیجی حکومت اسلامی حل نستن در حالی که من پیما دوای 43 سال استا خط ایران سراسری ایران تیگهشتون که اما دردی هاوبش منه جانی هاوبش منه و او جان هاوبشه برانبری دشمنی هاوبش داده توانیت یک گرتو مملکت و اما برای آباد من پیما از وقت اول ترسا بتابتی استوای که استا خط دنجی خط کردستان دانی پیدا دهند جان را حکومت اسلامی یک جار زوری ده ترسیتون که جوانی جلانی کلی ایرانی بکشت باشە ئەم بەردەوامی ئەم خۆپێشاندانانە ئەگەر بێت و بەردەوامیان هەبێت ینی لە ڕووی نێودەوڵەتیەوە چکاریگەریەکی لەسەر ئێران دەبێت بە تایبەتەوەی کە سەرۆکی پەرلەمان باسی کرد سەرۆکی پەرلەمانی ئێران گوتی ئەمە کاریگەری خستووەتە سەر گەمارۆکان کە لەسەر ئێران وا دەکات ئەم ئاڵۆزیانی کە لە ناوخۆی ئێران هەیە ئاڵۆزی ینی سزای زیاتر بەسەر ئێراندا بسەپێنرێت. بەڵێ هەر ئێستا ئالمان و 6 دەوڵەتی دیکەی یەکەتی ئوروپا ئەندامی یەکەتی ئوروپا داوایان کردووە کە دانیکەم 16 گەمارۆی ئابووری لەسەر 16 دەستگا و کەسایەتی حکومەت ئیسلامی ئێران کە لە سەرکوتەکانی ئەم دوایانە دەستیان هەبووە دامەزێت بێگومان ئەمە دەبێتەوە ئەوە کە دەوڵەتانی ئوروپا و دەوڵەتانی دەرەوەش تەنانەت ئەمریکاش لە پەیوەندی لەگەڵ مەسەلەی تەنانەت بەرجامیشدا ئەوەی کە وزەی ناوەکیی ئێرانە نەختێک بە احتیاتەوە بە کاخۆ بڕونە پێش چونکە حکومت اسلامی ایران مشروعیتی ناوخویی و ناونەتەوەیی خۆی خەریکە لەدەست دەداتن هەرچەند ڕۆژنامەبەر زیاتر لە 150 دەرەوەی وڵاتدا خۆپێشاندانی زۆر گەورە زیاتر لە دەیان هزار کەس بەشداری لە خۆپێشاندانە کرد و ئەمە نیشانی ئەوە دەدا کە حکومەت اسلامی مەشروعیت خۆی لەدەستەوە ئێستا من پێم وایە کات ئەوەیە کە تەنانەت دەوڵەتانی دنیا بیدەوە بکەنەوە یا سەرکانی خۆیان لە ئێران بکێشنەوە یا بالوز ایران ولات خوانی خوان دربکت یا تنانت اندامتی اولا انجمنی نتوایی گرتوکان شوی تعلیق درب. بەڕێز دکتۆر مەجید حەقی شارەزا لە کاروباری ئێران لە فینلەندا و لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ ماندوومان کردی دکتۆر.